بەیانیتان باش گوڵەکانی تیک تۆکم کوان مامۆستا بەیانیتان باش ئەوانەی کەوا بە بەیانی باش یەکتر خەبەرەکەنەوە بەقورآن شتیوە بە حیاتی دەکردمە نەبووە مامۆستا بەیانیتان باش ئەوانەی کە پەنجەرەکانەکەنەوانەیە بەس بۆنی گوڵ و ڕێحانەکەن مامۆستا لە خۆڵ و تۆزی زیاتر چ دێتە ژۆرێک ها بەیانی ئەوانە باش کە لەبەر بارانە پەیمان تازاکەنەوە مامۆستا کات دوو پشک باران بارەیە بە ناشکری نارێم مامۆستا چاوەکەمە ویشەمەیە ئەو کۆمنتە چیادێ کاک محەممەد شوشە ئەو ڕیشۆڵەیە چییە لە دواوە ڕیشۆڵە نانانا ئەوە سمێڵێ و برادەرەمە مراجع هاتۆ وەلام یەک تۆزیکا گەڕێم وڵاتان لەناو فەرماکەکەی خۆمان چاتەمە ئەری تۆ بە شەریت من بە تیکتۆک و تا بە لایف قساکەم چی دەوێت مامۆستا مامۆستا داوای لێبوردن دەکەم بەس ئەوە گوتم ئەو ئیمزایە جەنابەت مایە بەس ئیشم خەلاص بوو ناو چییە سامان ئەی باوکە ئەوە سەروەت ئەی باپیرت زەنجین وەڵا باپی ناوەکەتان بێ لە هەولێری ئێوەیە خۆزگە بۆ بە مامۆستا بەس بەو خوددایانی هەندی تووچی سەری خۆم و تووچی سەری خۆت بەس قەردارم جاوەڵا بەو حەزمە بێ هەبوو نادرێتەوە قەرزە ئێرەوەڵە چکیمە بەس ئەو ئیمزایم لە بکەم مامۆستا قوربان دەبم باشە منیش شەرتێکم هەیە بۆ تەوقیع خێر مامۆستا وەڵا بێ لایف یەکەمەوە بڵێ کاک محەممەد شوشە مۆزەفێکی زۆر ڕێک و پێکە ئیشەکەمان زوو بەڕایەکات و زۆر ئەکتیڤە قوربان دەبم مامۆستا مم کە فلیب لە پێش کامێرەی بە قورئان ناوێرم لە کامێرەی دەرچم لەبەر ئەوەی لەبە قەردەکان ئەو صاحب قەردانە بزانن لێرە من ڕادێن لەم دەگرن بەو خوددایانە لە ترسی قەردانان خۆم لە کامێرەی مروریش نادەم لەویش دەپارێزم بەخوای ئاوە ئەرێ وەڵڵا زەها لەکوێ هاتی بێ قوربان دەبم مامۆستا ئاخر بە قورئان نای باشە مامۆستا بە زۆر نەبیت خوا ئێ باشە ئەوە بەس زیاد لە حەد وەصف مەکەیت باشە ناو چ بگوتت من خۆم ناوم محەممەد ساعی بەس پێش بڵێن محەممەد شوشە بەڵێ کاک خەمەشوشە سڵاو هاوڕێیان لەناو فەرمانگەکەمەوانە لەگەڵتانم بە لایف مراجعەکەم لایە بزانم چۆن ئیشەکەم و چۆن وەصف مەکات سلام علیکم سمعاتکونە باشن وا لە دایری مەلەکە مامۆستا کابرایەکی باش کابرایەکی ئیشکار یەک ئیمزا بێ سێ ئیمزا لۆلێتە دەلێ با ئیشت ڕاوە نەستی ناوی مامۆستا حەمەشوشەیە چاوی هەرەمووتان ماز دەکەم ڕێ منن سەرچاو ئێمە وڵاتان ئەرێ تۆزە لە سەخۆ قسەم کردا و هاوارە فانەکان مەترسن چکان زۆر ناسە قساکەن چاوی پانەکان ماز دەکەم سەر چاوەکەم لەسەر چاوی سەمادام تۆ ئەوە چیە من نوقسانە دۆ مامۆستا ئەی کوان ئەمە وەستی پاریانە نەکردوی ئەمڕۆ ئەی مامۆستا هەفتەکەی دی پارەمدایە نابێ ڕۆحەکەم تعلیماتمان بۆ هاتووە هەر ڕۆژێک دێ بێ پارە بێ ئەرێ مامۆستا ئەوە لۆ تعلیمات بەس لۆ پارەی دێ ئەی هاوار ئەو تعلیماتی پارەی بۆچە گورە وەڵڵاه مامۆستا بردین هەندی پارەی بدەین ئەی هاوار پێی کە بەکشفتی دەبێ گۆمرجی دەبی زەری بەی بدەی کاکە نییە سات بەشی دەکەی دەبی زەری بەی بدەی کە بوت دەخورەی دەبی زەری بەی بدەی یعنی ناوێری بچولێەوە دەبی زەری بەی بدەی وەمان لێ هاتە نییە بەس مایە زەری بەی لەس هاوای دارێت هاوای هەڵمشی دەبی زەری بەی دەی ڕۆحەکەم خۆ بۆ ئێمە نییە ناچێکی فانیم بۆ حکوومەتە هی مامۆستا دەزانم بەس وەڵڵا بێتان بوو ئێستا بکەم بچم واللهی ئەڵم خۆ بوت ئیمزاکەم یەک لایڤەکەمەوە بەس بڵێ ئیمزای کرد ئیشەکەم تەواو بوو بە دوو دەقە کوڕەکەمت خوا دیدۆ ئێ کوڕم بۆ ئەگریت چاک نەبوو باش نەبووە باوکە ڕۆ ئەلەوە ئاترسام ڕاوەڕە مامۆستا خۆت شەوەش مەکە ئەمن عنوانی دکتۆرەکەت دەدەمێ بی بە دکتۆرەکەی باوەڕکە یەکسەر چای دەکاتەوە دکتۆر بۆ ئەدینالی کوڕەکەم نەخۆشە دەگریێ نەبابە نا ئەکتیڤی تیکتۆکمان دابەزیوە وای مارم خراپی ئەکتیڤی تیکتۆکی دابەزیە ئەرێ بەخوا خەتەرە مامۆستا جەریمەیە مامۆستا مارت کاولبی بەس ئەکتیڤی تیکتۆکت دانەبەزی مامۆستا زەختت دابەزی بەس ئەکتیڤی تیکتۆکت دانەبەزی مامۆستا چووکەدی ببتە سەفەر چاوت سوپێبی بەس تیکتۆکت دانەبەزی نیوەی مێشکرد لە دەستدەی شێتۆکەبی نابی دابەزی مامۆستا خەتەرە زۆر دابەزی بەس ئەم ئیلاج بکنێ بەجددی ئەینەو بیستوە لە قسەیا لە شێدیا لە مناڵ ئەزەم چیانە مامۆستا قابی لە شێتەکەبی مناڵەکەی مامۆستا ئیلاجەکە زای چکە بەخۆت یەک دەقات خوا بالێم تێکنێکی ئەمە خۆم خێزانت خێزان منداڵەکانت بە کوڕکسەوە منداڵەکان خوشکە ژنەکانت بەڵێ برایەکانت بەڵێ هەموو خزم و کەسەکانی خۆتیانی بەڵێ هەموو قڕدەبنەوە لایڤی دەکەنەوە لە پێش تیکتۆکی نییە هەڵدەپەڕن مامۆستا هەڵفەڕن دەست پێکەن بادن مامۆستا بادان و بادان وەچی دەستاری مامۆستا بادان بکەونە ناوێک ئەوەی هاتە پێشە زلەشی لە بنجێدا
شابك اللي هذا قوتي تبلي كوميديا يا كرم ماموس عاودني هالبرن لان عاودو قوز خوت عم كان قشمر او الراس تيك توك تندفري ورد بروك باش الصورة خو بالشرف مفكريه شيل نافر